لە مانجی ئاگوستی 1945 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یەکەم بۆمبی ئاتۆمی جیهانی بەسەر هیرۆشیمادادا 140,000 کەسی کوشت، ئەوانشی گرتەوە کە دوایی لەبەر رادیۆئاکتیو گیانیان لەدەستدا. ئەمڕۆ پارکی بیرەوەری ئاشتی هیرۆشیما کە لە ناوەندی شوێنی تەقینەوەکەیە بیرەوەری ئەو گیانبەختوانە ڕێز دەگرێت کە بە ئازارەوە گیانیاندا. هێندێک لەو کەسانەی ئەو ئەزمونەیان دیت وەکو کەیگۆ ئۆگۆڕا 79 ساڵی دەیەوێت سەرۆک ئۆباما کە بێتە ئێرە سەرنجامەکانی ئەو کارەساتە کە چەکی ناوچی تێدا بەکارهات ئەوە وەک ڕاستیەک ببینێت. پێشەوەی بمرم دەمەوێت ڕوخساری سەرۆک لە کاتی دانیشتن ببینم بۆ ئەوەی نییە داوای لێبوردن بکات، نا هەر وەک مرۆڤێک تۆ لێرەی وەک ئێمە لە یەک خاکدا ڕاوستاوین و پاشان بۆ مردووەکان بپارڕینەوە. لە نێو موزەکە کاری دەستی و وێنەکانی تەقینەوە یەکەم بومبی تێدایە. ئۆگۆڕا کە ئەو کات تەمەن 8 ساڵی بوو دەڵێت لە شوێنی تەقینەوەکە 2 کیلۆمەتر دوور بووم بەڵام کەوتمە سەر ئەرد. کاتێک بەهۆش هاتمەوە هەموو جیگە تاریک بوو، نەم دەتوانی هیچ بیبینم و پاشان بێدەنگ بووم. سوناوسۆبۆی ئەو ڕۆژە وێنە هەڵگرێکی ڕۆژنامەی خۆجێی لە دەمێکدا وێنەی لێ هەڵگرتەوە کە لەگەڵ کەسانی زیندوماوە بەسەرێکدا کەوت بوون. ئەو بەتندی سوتا و گەلێک پێ ناخۆشە بۆ ڕزگاربوون بەسەر تەرمەکاندا تێپەڕی. هەمویان مرده بوون، بەڵام لە نێواندا کەسێک هەر زیندوو بوو بە دەنگێکی بەرز سەرزەنشتی کردم. لە ڕوانگەی براوەکان بۆمبەکانی ئەتۆمی گیانی گەلێک سەربازی ئەمریکای ڕزگار کرد کەوای کرد شەڕ زووتر کۆتایی پێبێت. بەڵام ئەو بۆمبانە هەزاران مەدەنی بێتاوانیان کوشت و گەلێک قوربانیش لە مانگ و ساڵەکانی دوایی لە بەرشێوەکانی زۆر بە زۆری شێرپەنجە گیانیان لەدەستدا. ئەو زیندوماوانە هیوادارن سەردانی ئۆباما بۆ هیرۆشیما دەمەتەقە سەبارەت بە بڕیاری سەردەمی شەڕ بۆ بەکارهێنانی بۆمب زیندوو نەکاتەوە، بەڵکو بەڵێنی نێونەتەوەی بۆ قەدەغەکردنی هەموو چەکەکانی ناوچی لە داهاتوودا بەهێز بکات. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.